سڵاوتان لێبێ بەیانیتان باش نەورۆستان پیرۆز بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی بەیانی 24 لە ڕۆژێکی مێژووی کوردانە لەگەڵ ئێوەی ئازیزدایە بە هیوان ڕۆژێکی زۆر باش ڕۆژێکی خۆشتان هەبێ نەورۆزێکی باشتان هەبێ ئەگەر چی کەش و هەوا ڕەنگە تا ئێستا لە بەرژەوەندی ئەو کەسانە نەبێت کە بەنیازن ئەمڕۆ گەشت بکەن بەڵام ئیتر بەهارە بارانەکەی تاوتاوە ڕەنگە دوای چەند کاتژمێرێکی دیکە ڕۆژێکی خۆش بێتە دەرەوە ئەو کات کەشەکە ببێتە کەشێکی بەهاری زۆر زۆر جوان سەوزایەکی زۆر لە هەرێمی کوردستان هەیە کوردستانەکەمان هەموو کات هەر ئاوەدانە نەورۆز وەک دەزانین جەژنی گەلی کووردە هەمومان شانازی پێوە دەکەین ئەوەیە لەم ڕۆژەدا منیش جلوبەرگی کوردیم لەبەر کردووە خەڵکی هەرێمی کوردستان زۆربیان جلوبەرگی کوردی دەپۆشن ئەوە هاوکاریشم سۆڤان هات سۆڤان بەیانیت باش نەورۆزت پیرۆز بێ زۆر سپاس جلوبەرگی کوردانە تۆزێک بەتایبەت لە ئافرەتان هەندێک زار کێشە دروست دەکەن ئەوەی زیاترە وردەکاری بەیانیتان باش هیوادارم کە ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادی بێ بۆتان پیرۆزبایی جەژنی نەورۆز و جەژنی کوردەواری لە هەموو کوردێکەکەم کە لە هەر سوچێکی دنیا جا بۆیە با پێسان بڵم ئاها من درەنگتر گەیشتم ڕاستەکە هاکار جلوبەرگی کوردی ژنانە ئێمە ژنان خۆمان باشە زانین بزێت وردەکاری زیاترە و بە پەلەپەل هەتا هەمە ڕێکەکەم هەتاوە ڕێکەکەم من تاخیر بووم لەمەیان کوڕ زۆر باشن زۆر هەمووی دە خولەک بۆ 15 خولەکمان دەوێت دەتوانین پشتێنەکە بەسن ئەو پاسوۆردەش دادەنێن پاسوۆردگیان تۆ پیانوتم وتیان بەس پرسیاری بکە بڵێ ئەو پشتێنە چەندێک بۆ چەندێک خەریبکی بووی چەند مەترە ئەوە 5 خولەک بۆ 9 خولەک خەریک بووم 9 مەترە پشتێنەکە 9 مەتر بەڵێ ینی کێ بۆی بەستی بەقەد دەرزی عەمودێک خۆم بە یارمەتی کاک ئامان ئەی ئافەرم بەڕاستی جلەکانە زۆر جوانن زۆر سپاس هیوادارم ناویشت بە هەواشەوە هیوادارم کچان کوڕان ژنان پیاوان لە کوردستان و لە هەر کوێیەکی ئەم دنیایان ئەمڕۆ دوێنە هیچ ئاگریان کردوتەوە ئەمڕۆ بەتەمای سەیران هیوادارم کە سەیرانێکی خۆش بکەن بە جلە کوردەواریە جوانەکەمانەوە کە شانازی پێوەکەین کولتوری ئێمە ئەم جلوبەرگەی من ناسنامەیەکی دیکەی ئێمەیە هەوڵش بدەن ینی تەنیا لە نەورۆزان نەبیان لە ڕۆژی جلوبەرگی کوردی ئەگەر چی ینی ئێستا دەبینم جیاواز لە چەند ساڵی ڕابردوو گەنجەکان زۆر جلوبەرگی کوردی لەبەر دەکەن بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیە خۆشم ئێستا 2 بۆ 3 قات و جلوبەرگی کوردیم هەیە ینی چەند ساڵێک لەمەوەەر هەر نەمبوو ینی دەبات لە براکانم قەرزم کرد بەڵام ئێستاکە ینی ئەوە بووەتە با بڵێن کولتور خۆشمان ناچار دەبین ساڵانە دروستی بکەین زیاتر لەبەرکەی هاکار شتێکی تر لەمەوەدا هاکار جلی کوردی زیاتریشە بە لەبەرچی لەبەرکە پرۆگرامی بەیانی 24 لە بۆنە با بڵێن نیشتیمانیەکانە زۆر جار ئێمە جلی کوردی لەبەرەکەین منیش پێشتر هەر 1-2 دەسم هەبوو قەنەعەتم پێکرد بەس ئێستا هەست دەکەم نابینەرانمان پێویستیان بەوەیەکە چاویان جوانترین شتەکان بین بۆیە لەمەودا بکەرەوە جلی کوردی کڕین وای لێ دەکەین جیاواز لە سەرجەم شارەکانی کوردستان لە کەش و هەوایەکی ئارام و سەقامگیر لە باوەشی پردی دەلال لە زاخۆ بە ئاهەنگ گۆڵپەرچە پێشوازی لە جەژنی نەورۆز کرا سۆڤان پردی دەلال خۆی جوانە یعنی زاخۆ بە گشتی هەر جوانە بەڵام کاتێک لەم بۆنانە سەیر دەکەی ئەم دیمەنە سەرنجڕاکێشەی هەیە وانە بەڵێ جا من شتێک بڵێم لەسەر ئەوەی پردی دەلال و ئەو شوێنەی کە دوێنێ لەوێ ئاگریان کردەوە زۆر سوپاسی ئیدارەی ئەو شارە ئەەکەین هەر ئەم شەو ئەو شوێنیان بە جۆرێک خاوێن کردو پاکیان کردو یەکسەر ئەو کابینانەیان داناکە لەوێ بۆ مانگی ڕەمەزان فرۆشیاران ئەتوانن ئەو شانی کە هەیەە لەوێ بیبەن بیفرۆشن جا ئەو شوێنی کە ئێستا هەی بینن بە قەرەباڵغی ڕەنگە لە هەواڵەکانە کە کاتژمێر دە من پێشکەشیەکەم ڕەنگە هاوکارانم لەگەڵمان بن ببینن چۆن ماشەڵا بە یەک شەو و ڕۆژ ئەو هەموو ئامادەکاریە کە کرابوو ئێستا شوێنەکە خاوێن کراوەتەوە بۆ مانگی ڕەمەزان ئامادەکاریەکەن بابچینە زاخۆ ڕێورەسمێ پێشوازیە جەژنە نەورۆز و سەرساڵە کوردینە ئەلباوەشە پرادەلال ئەلزاخۆ خەڵکی خڕڤە بووینە و پێشوازیاوی بیرەوەریەتکەن جودۆش هەموو ساڵێن دەرباز بووی ئیدارە سەربەخوا زاخۆ بەرهەڤیان باشتر و ئەفساڵە کرینە ئەمژیش دووکێ ڕاستی هاتنە وێرێ ئامادە بووین زاخۆ گەلک و گەلک یا پێشکەتی و زاخۆ گەلەکە جۆن کرد ینی گرنگێکە گەلەکە جۆن یا دا زاخۆ کەش و هەوا گەلکی و گەلکی کەش و هەواکی جۆن الحەمدولیلا خەڵک جوش و خروشەکە گەلک و خۆش ئەبروکێ کەیفەوە هاتی و نەوروز هەمی گەلێ کوردستانی پیرۆز کەم کەش و هەواکی گەلێکی خوشە و از دژنا دایکو بابت خوب پیرۆز کەم یا کەس و کارت خوب پیرۆز کەم یا هەمی ملت خوب پیرۆز کەم
لسر پیرا بری آگیری هلکن لهندا خابیری گوونده بکن لسر پیرا بری آگیری هلکن بخامتی پراوشی خسناوی آهنگه و پیروزکرنا نوروز و سرساله هنرمند السر آست هرما کردستانه بجداری في آهنگه بوینه سرسال ما پیروزه جشن و پیروز بی جشن نوروز لتفاهم ملت کرد پیروز کم لتفاهم نوروز بانا پیروز کم والمال شهید الخوینا شهید والپیشمنگی سنگر پیروز کم همین سرگرا پیروز کم زۆر خۆشحاڵ بوو لە زاخۆی دەلال بووین ئاهەنگێکی زۆر جوان نەورۆزێکی زۆر جوان ڕێک وەک زاخۆ پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەتی زاخۆکە بله اف ساله یا جواز بی زاخو آودان بتونو خلق زاخو و همی کرد الجهان نوروزا کردستان 24 پیروز کم گلک سپاس دکش هوایی که آرام و سقام گیردا الباشا پرا دلال زاخو با آهنگ و دیلان پیشوازی الجشن نوروزی و سرسالا کردی کرن آلان حسین کردستان 24 زاخو بگمان ئیتر ئەمە نەورۆزە تەنیا زاخۆنیە لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لە هەر شوێنە بۆ پێی کللتوری خۆی ینی ئاهەنگ دەجێڕن فیستیڤال دەکەن وەکۆی کە لە گردی مامەیارە لە سلێمانی ئاهەنگی جەژنی نەورۆز با هەڵپەرچی و گۆرانی مۆرکی کوردەواری هەر لەوێش بەڕێوە سۆبان ینی سلێمانیش لە نەورۆزان جلوبەرکی تایبەتی خۆی هەنەیە ینی لە زۆربەی شوێنەکانیش پێم وایە ئاگری نەورۆزیان بەڵام بە تایبەت زیاتر ئەم ساڵانە لە گردی مامەیارەیە جاو ئاهەنگە کە ساڵانە دەکرێتەوە لای هاوڵاتیانی سلێمانی تایبەتمەندی خۆی هەیە و وەک بەشێک لە مێژووی شارەکەی لێ هاتووە ئێستاش سەرنجی بینەرانمان بۆ سلێمانی ڕادەکێشین و دەچین لەوێش ببینین ئەم شەو چیان کردووە. هەر کاتێک لە سلێمانی باسی نەورۆز بکرێت هاوڵاتیان گردی مامەیارە و کارێزی وەستا شەریف و پیرەمێردیان بیر دەکەوێتەوە. بۆیە ساڵانە ئاهەنگی جەژنی نەتەوەیی نەورۆز لە گردی مامەیارە دەکرێتەوە. 17 ساڵە بەردەوام وەک کەسایەتی پیرەمێرد بەشداری ئاهەنگەکە دەکات بۆ ئەوەی وەبیر خەڵکی بهێنێتەوە کە پیرەمێردی شاعیر چەند گرنگی بە نەورۆز داوە. پیرەمێردی نەمر ئاهەنگسازی جەژنی نەورۆزی پیرۆزی لە حوجرەکانەوە لە ماڵەکانەوە هێنایە دەرەوە قسێ سەر ئەم ڕێچکەی کە ئێستا خەڵکی شاری سلێمانی و هەموو گەلی کورد لە دەرەوە لەسەر شەقامەکان لە شاخەکان لە شوێنەکان ئاگرەکەنەوە و بەژاری ئاهەنگسازی نەورۆزی پیرۆزەکەن و لە تەواوی کوردستان ئەم ئاهەنگسازیە بەرزە نرخێنی. بە هەڵپەڕکێ و گۆرانی و مۆرکی کوردەواری ئاهەنگەکان بەڕێوە چوون. دامەزرۆیی هاوڵاتیان وای کرد کە بە خۆڕسکی و بێ بانگهێژنامە بەشداری ئاهەنگی جەژنی نەورۆز لە گردی مامەیارە بکەن. جیاوازەکەمان ئەوەیە ئێمە سێ ڕێکخراو ئیمساڵ بە هاوبەشی یادی جەژنی نەورۆزمان کردوتەوە لە مامەیارە هەم کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورکە لە 1970ەوە هەتاکو ئێستا بێدابڕان یادی جەژنی نەورۆزی کردوتەوە هەتا 2008 بە تاقی تەنیا. مەبەستی سەرێکەکەی ئێمە چییە لێرەیە زیندووکردنەوەی نەورۆز دە دوای ڕاپەڕین. خۆشی مناڵی بیرەخاتەوە یادگاری و کاتۆ بیرەکاتەوە کە مناڵ بین ینی ئاوە ئازاد نەبی دایکمانیانێنێ بۆ ئێرە بۆ سێرانێکی سادە و خۆش ئێستا مناڵەکانی خۆمم بێناوە زۆر زۆر دڵخۆشم. لە کاتێکدا خەریک بووە بڵێسەی ئاگری جەژنی نەورۆز لە یادەوەری کورداندا بکوژێنرێتەوە بەڵام پیرەمێرد هاتووە لە گردی مامەیارەوە ڕێوڕسمی جەژنی نەورۆزی زیندوو کردەوە کە هەتا ئێستا کوردستانیان نەیان هێشتووە مەشخەڵی ئەو ئاگرا بکوژێتەوە. هاوژین جەمال کوردستان 24 سلێمانی. هاکار ئەو کۆبوونەوەی خەڵک ئەو لێک نزیک بوونەوەی خەڵک ئەومان پێڵێت کە نەورۆز جگەلەوەی کە جەژنێکی نەتەوەییە و هێمایەکیشە بۆ ئازادی لەلایەکی ترەوە پەیوەندیە کۆمەڵاتەکان ئەتوانین لە جەژنەکانە زۆر بەهێزتری بکەین. جا جەژنی نەورۆز تایبەتمەندێکی تری هەیە لە بەهێزکردنی پەیوەندیە کۆمەڵاتەکان ئێشەیەکە بەیەکەوە خانەوەدەکان کۆبنەوە چن بۆ سەیران بەیەکەوە. ئەمە هەر زۆر زۆر گرنگە ینی خۆشمان ڕەنگە ئەمەمان بەسەر جێبەجێ بێ ماوێکی زۆرە ماڵە پور ماڵە مام کەسێکی وات نەبینیوە بەڵام بە نەورۆزان ناچاری کە بەیەکەوە گەشت دەکەن خێزانی فراوان هەیە
خێزانی گەورە کۆ دەبنەوە هەموو یەکتر دەبن خەس و خەزۆر تۆ لەگەڵ کیاتی هاکار بازای ئەمڕۆ لەگەڵ کێتی ئەمڕۆ لەگەڵ کەس ناڕۆم من لە دەوام ئەمڕۆ ئەسەر لێرە تاوابوو ناچی ئێستا نەوەڵا هەر لە دەوام هەواڵی وەرزشیشەکەی باش ساڵان لەگەڵ شێتوی زیاتر ماڵ بە پێی ڕێکەوت ئەگەر ڕۆژیەکە ماڵی بابم بڕۆن لەگەڵ ماڵی بابم پاشان ینی کردیتمە داش بەداش دەبێ هەردوو لا ڕازی بکەین پێم وایە لەسەر ئەم بابەتە هاوکارمان یان بارزان چۆتە ناو هاوڵاتیان سەرنجی ئەوان وەرگرتووە کە ئایا لەم جەژنەتەوەیە چەند گرنگی بە نزیکبوونەوە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵاتەکان دەدرێت تا چەند بە کۆمەڵ دەڕۆنە سەیران و گەشتکردنەوەکەوەی سۆبان ئاماژە پێدا لە بەهارداین لە وەرزی گەشت و گوزار و سەیران خۆمان ئامادە کردووە بۆی کە چێژ لە سروش ببینین جلی کوردیمان لەبەر کردو و چەند کاتژمێرە خەریک خۆمان بووینە بەڵام ئێستا کەسانێک هەن گلەیمان لێ دەکەن دەڵێن باشە بۆچی تەنها بێ نەورۆز بێ و بچین بۆ سەیران ئەنجا خێزانەکان پێکەوە کۆ ببنەوە بۆچی پەیوەندیەکان وەکو جاران پتە و کۆمەڵاتی نین خەڵک سار بوونەتەوانێ ئەگەر نەورۆز نەبێ ئەوە بۆ نێکیوان نەبێ کەس ناتوانێت کۆ بێتەوانێ لە سەیرانیان لە سەفرێ لە کۆڕی سەرێکاشی دارن پشت دەکەن یەکون باقەت من لەگەڵەوەیانیم دایمەن پێم خۆشە کەسەکان فەردەکان هەوڵ بن کەسایەتی یەک نزیککەنەوە لە زمان ئینگلیزیدا وشەی میهرەبان لە وشەی کەس و کارەوە سەرچاوی گرتووە کاتێک لەگەڵ کەسێکدا نەرمونیانی دەنوێنی واتە تۆکو کەسوکار و ئەنجامانی خێزانەکەت مامەڵی لەگەڵدا دەکەیت واتەگەر لەگەڵ کەسێکی نامۆ و بێگانەشدا میهرەبان نەبیت لەگەڵ خێزانەکەت دەبێت میهرەبانی ڕاستە ساردبوونەوە هەیە بەڵام لە چاو وڵاتانی جیهاندا ئێمە زۆر باشترین و سۆز و خۆشەویستی بۆ یەکتری دەردەبڕین لە جیهاندا کللتورێکی دیکە سری هەڵداوە کە تاکەکان ڕۆژ بە ڕۆژ دوور دەکەونەوە لە خێزانەکانیان بە جۆرێک ژیانی سربەخۆی بخۆیان هەڵدەبژێت لە سەدەی 19دا ڕێژێ و کەسانی کە بە تەنها دەژیان و لە خێزانەکانیان جیا دەبوونەوە تەنها لە سەدا دەبوون بەڵام ئێستا لەم ڕۆژگارەماندا ڕێژەکان زۆر زیادیان کردووە تەنها لە ستۆکهۆڵم سەدا 60 دانیشتوانەکەی بە تەنها دەژین دوور لە خێزانەکانیان چونکە لە یەکێتی ئەوروپا ستایلێکی باو هەیە بە ناوی ڕێسی لاڤینگ ئەلۆن تاکەکان بە تەنها دەژین و بڕوان بە کۆمەڵایەتی بوونی خێزانەکانیان نییە هەر بۆیە زۆربەی ئەوانەی کە دەمرن دوای چەندین ڕۆژ و مانگ و ساڵ لە ماڵەکانیان بە مردووی دەدۆزرێنەوە دەکرێت ئێمە کورد لەمە و دوار شانازی بە خۆمانەوە بکەین ڕاستە کەم و کورسی لە پەیوەندیەکانماندا هەیە بەڵام هێشتا هەرماون بۆ هێشتنەوەی ئەم کللتورە جوانش بە تەنها ئەرکەکە لەسەر دایک و باوک نییە بەڵکو ئەمە ئەرکی هەمومانە بەبێ شک دەکرێت بوترێت کە بناغی وڵاتێکی سەرکەوتوو خێزانێکی سەرکەوتووە گەورەترین بەشی کەسایەتی زۆرینەی خەڵکیش لە کۆمەڵگاکاندا ئەوانن کە خێزانەکان پێک دێنن چەند شتێک هەیە لە کاتی سەیران دەتوانین زیاتر گرنگی پێ بدەین بۆ ئەوەی کە پەیوەندیەکانمان زیاتر بکەوێ خاڵی یەکەم ئەوەیە کە پێویستە کۆ ببینەوە و کات بۆ یەکتری تەرخان بکەین گفتوگۆ بکەین و لەسەر بابەتەکان ڕاگۆشینی خۆمانمان هەبێت نەوەکو خەریکی خەوتن بین یاخود خۆمان بە مۆبایلەوە مەشغوڵ بکەین و خۆمان لە ئیشەکانیش بزینەوە ئەم سەیرانە دەرفەتێکی زۆر باشە بۆ ئاشکردنەوەی و کەسانی کە ناکۆکیمان لەگەڵیاندا هەیە چونکە لە سەیراندا کەشەکەی خۆشە بۆ یەکەمتر تووڕابین ئەتوانین بە ئاسانتر کێشە و ناکۆکەکانمان چارەسەر بکەین و ئیتر بەسە کاتێکە ئاش بینەوە لەگەڵیاندا لە ڕووی دەرونیەوە ئارامی بە تاکەکان دەبەخشێت مرۆڤ بە بینینی خێزان و کەسوکاری لە دەوروبەری خۆی هەست بە ئەمان دەکات لە کاتی پێویستدا دەتوانین هاوکاری یەکتری بکەن بەم جۆرەش ئاسوودەیەکەمان کاریگەری لەسەر ئانی دیکەش هەیە چوارەم کۆبوونەوەی خێزانەکان ڕۆڵێکی ئێجگار گەورەی لە پەروەردەی منداڵەکانیشدا هەیە دانیشتن پێکەوە و گفتوگۆ و ئەزمون و لێهاتوویەکان بە یەکتری دابەشکردن یان لە نەورۆزدا باشترین کاتە لە کۆتاییدا بیرمان نەچێت کە تۆ لە سەیرانی بەڵام ژینگە پارێزەکان لە ئێستادا لە کارکردن بۆیە بیرت نەچێ ژینگەی دوای خۆتیش بپارێزە نەورۆزە خەڵک دەڕوا بۆ دەشت و دەر ئەو خەڵکە گشتێکە با بڵێن گەشت دەکا بەڵام کەسانێک هەن لەم ڕۆژە لە ئەرکدار ماندوون ینی بەڕاستی پێویستە ڕێزیان لێ بژیرێ بەتایبەت لایەنە ئەمنیەکان پۆلیسی هاتوچۆ پیاوانی ژینگە ینی هەموو ئەمانە تەندروستی تیمە تەندروستیەکان هەموو ئەمانە شانی ئەوان ڕێزیان لێ بگیرێ ژینگە خاڵێکی زۆر گرنگە لە کاتی گەشتکردن و لەو بۆنانەی کە گەشتی تێدایە چونکە ئەگەر بێت و هەمومان هەر کەسەمانە لای خۆمانەوە بتوانین هاوکاریان بین
هەرکیوان زۆر ئاسانترە ینی ئەمە بۆ بەرنامە و بۆ کامێرە نەبێ باوەکە هەر کاتێک ینی ئێمە کە گەشت دەکەین ینی ئەمە بووە بابەتێکی سابت دوایکەوەی کە هەڵساین وەکەوەی کە چۆن هاتنی دەبێت بەم شێوەیە جێبێڵێ خاوێن و پاک بیهێڵینەوە جا شتێکی دیکە کە لە نۆرۆز هەیە ئەویشەوەی کە چینە دەرەوە لە نۆرۆز سوپاسگوزاری ئەو هەموو نعمەتە جواناکەین کە کوردستانی ئێمە هەیەی ئەو ژینگە جوانی کە کوردستانمان هەیەی جا ئەمە هەر ئاوها جگەلەوەی کە سروشت خۆی بۆ خۆی ئاها جوانە هەر ئاواژ ناتۆتە دی بێگومان کەسانێکن کە ماندوون بە تایبەتی ئەمانوێ ئەمڕۆ لەگەڵ کەسێک قسە بکەین سەبارەت بەم بابەتە لە بەڕێوەبەتی یاخود بەڕێوەبەری فەرمانگەی کاروباری هوەری لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کەویش کاک ئازاد نووریە ئەم بەیانەی میوانی ئێمێ بەخێر هاتی کاک ئازاد جەژنی شەلە پیرۆز بێ ساڵ هەر بەخۆشی شادی سپاس بۆ تۆ کاک ئازاد تا چەنە خەڵکی کوردستان هاوکارن لەوەی کە ژینگەی کوردستان بە تایبەتی بپارێزن لە کاتی سەیران و گەشتەکان بە تایبەت لە بەهارانە سەرەتا بەنایخوای گەورە میهرەبان پێشەکی جژنە پیرۆز لە بەڕستان و لە کەناڵە بەڕێزەکەتان دەکەم و هیوای ساڵێکی نوێ بۆ کوردستان دەخوازم بە هاتنی بەهار و نەورۆز و سەری ساڵی کوردی پیرۆزبایی لە هەموو گەلی کورد و کوردستان دەکەم بەڕاستی خەڵک هاوڵاتیان ئێستا خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەمە هەست پێ بکەین بە بەردەوامی هۆشیاری ژینگەی کە پرۆسێکی بەردەوامە لە دەستەی پارە چاکردنی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە وەکو دەستەی پارە چاکردنی ژینگە لە ناوەندەکانی خوێندن لە باخچەی ساواغان قوتابخانەکان و لە تا خوێنی باڵا دەستمان بە پلانی ساڵانی خۆمان هەیە هۆشیاری بڵاو دەکەینەوە لە ناوەندەکان هەروە بە هەمانجی لەگەڵ ڕێکخراوەکانیش ساڵاتیان هەیە لەگە دەستەی ژینگە لە ناوەندەکانی خوێندن هۆشیاری بەڵاو دەکرێتەوە ئەمە ئەگە تەماشای بکەین سێ سەکتەری سەرەکی هەیە لە ڕووی بابەتی هۆشیاری ژینگەی یەکیان بابەتێک هۆشیاری ژینگەیە و ڕۆشنبیری ژینگەیە و ئەوەی تازە باشتان کرد گەشتیاریە خەڵکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ساڵت بێن هەموو بەهاران دەردەچن دەبەوە گەشت و گوزار و سەیرانە ئێمە تەماشای بکەین بابەتی گەشتیاریش هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەندە لە ڕەگەزەکانی گەشتیاری بە تایبەتی گەشتیاری ژینگەیی کە ئێمە بە ساڵانە دەبینین بە پەرچاوی کامیرەکان و کەناڵەکانی تەلەڤیزیۆن و خەڵکانێکی زۆر دەردەچن لەبەوە گەشت و سەیران بەڕاستی ئێستا هەست پێ دەکەین کە ئەگە بەراو بکەین بە ساڵانی پێشوو خەڵکەکە زیاتر هۆشیاری ژینگەیی هەیە بەس تۆمەحی من نییە لە تۆمەحی مەدانیەوە لە تۆمەی حکوومەتیشدەنا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانیش پلانێک و بجێشتی تایبەت تەرخان بکات چونکە بابەتی گەشتیاری بابەتی ئابووریەکی گرینگە لە بۆ هەرێمی کوردستان هەم داهاتە و خۆشبەختانە دەستەی پارات چاکردنی ژینگە لەگەر گەشت و گوزار هەچەندە پەیوەندیان بەندێکی باشمان هەیە لەگەڵی بەس پەیوەندیەکان پتەوتر بکرێت لە ڕووی پلان و بەرنامە و هەروەها لە ڕووی دابینکردنی شوێنی حەوانەوە لە بۆ گەشتیاران ئەمە شتێکی زۆر زۆروریە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر کردویەتی دەبێ زیاترش بکات چونکە بەڕاستی لەوانەیە بەس گەشتیاری هەرێمی کوردستانی سەردانی و شوێنە گەشتیاریانە بکەن احتیمالە لە خوار و ناوەندەکانی عێراقیش کوردستان بەوەش بەناوبانگەکە و گەشتیارانە دێن بە پاک و خاوێنێکی بەناوبانگە کە شوێنە گەشتیارەکان زۆر پاک و خاوێن ڕاگرێت ئەویش کاری دەستی ینی باڵێ مادووبوونی ئێوەیە بەڵێ ئەمە وەکو ژینگە داواکە ئەومان هەیە بڵاو دەکەینەوە معنای پێویستە زیاتر تەوحیە زیاتر هەبی لە بۆ گەشتیارانە کە سەردانی هەرێمی کوردستانیش دەکەن لە بازگەکان ڕادێن و هەروە خۆشبەختانە خەڵکی هەرێمی کوردستان و ڕێکخراوەکان زۆر ماندی دەبن دەبۆ هۆشیاریکردنەوەی خەڵک بەڕاستی لە دوایش هەست پێ دەکەیم کاتێک بێن گەشتەکان تاوا دەبێ خاستن گەشتیارەکان دەڕۆن شوێنەکانی خۆیان باش پاک بکەنەوە چونکە بەڕاستی ئەوە مچی تووە و خاکە ژیانی تووە معنی هەموو شتێک داهاتی تووە ئەگەر بەراوردێک بکەی لە نێوان چەند ساڵێک لەمەوبەر لەگەڵ ئێستا هەست دەکەی ئەو بڵاوکردنەوەی هۆشداری ئێوە کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی ئەو پیسبوونی ژینگە بەڵێ حتمما کاریگەری خۆی هەیە بەس تاژش باسم کرد ئەمە تومەحمان زۆر زیاتر لەو کاریگەریانە کەمکردنەوەوانە بەڕاستی ئێستا خۆشبەختانە خەڵک پێشتێنەی دەزانی ژینگە معنای بەو شێوەی نەبووکەوە ژینگە وشەی ژینگە بەگوێدا بچچێ ئێستا خۆشبەختانە دەزانی ژینگە معنای چیە پیس بوو کاریگەری هەیە لەسەر نەخۆشیەکان بڵاوبوونەوەی نەخۆشیەکان معنای دەزانێت ئێستامان بەخۆم هەستم پێکردی بەخۆم چمەتە گەشت و گوزارەکان تەماشام کردی خەڵکانێک لالیۆنی ڕۆژ لەگە خۆیان دەبن زبلەکانە دوان خۆیان هەم دەکەن ناوی لە شوێنێک دایدەنێن یان لەگە خوان دەیبن دەیکە ناحەوی ئەوەش یەکێکە لە هۆشیاریەکانی خەڵک ئێوە تیمەکانتان لەو جۆرە خزمەت گوزاریانە بە خەڵکە گەنن لە ناوچە گەشتیاری و سەیرانگەکانە کە ئەو کیسە و ئالاگانە بدەن بە خەڵک بۆی کە لە دوایەکە خوانە ڕۆن ئەو پاشماوەی کە ئەمێنێتەوە کۆیکەنەوە ئێمە تقریبان دەتوانین بڵێن ئەوە ڕێکخراوەکان و دەستێ ژینگە ئەو کارانی کردی پێشتێ زۆر ئەو شارەمان کردیە
بەس ئێستا پلانەکان گۆڕا زیاتر بوویتە هۆشیاریکردنەوەی هاوڵاتیان ئێمە تەماشاکەین ئەگەر خەڵک بەتەنها هۆشیاری ژینگەی بەس نییە بۆ هاوڵاتیان پێویستی بە ڕۆشنبیری ژینگەیش هەیە معنی ڕۆشنبیری ژینگەی زۆر زوروریە بۆ هاوڵاتی بوون معنی ئەگەر خەڵکانێک سەقافەتی ڕۆشنبیریان هەبێ ژینگە بە حیات پیس ناکەن معنی کەسانی ڕۆشنبیر هەدەم بیر لە شتی باش دەکەنەوە قەت بیر بەرەو شتی خراپ ناچێت ئێستا خۆشبەختانە خەڵکانی هەرێمی کوردستانیش زۆر ڕشنبیرن و هەمووی تقریبا دەتوانین بڵێن ئەو جیلەی کە ئێستاوا جیلانە پیا دەبن زۆر کەسی بەزمونن معنای منداڵەکانمان ئازاد بن ئێستا پرسیارێکەکەم مەبەستم جیاکاری نییە لە نێوان شارەکانە بەڵام ئەمێت ببێ بە هاندان بۆ شارێکی دیکە ئێوە وەکو بەڕێبەری فەرمانگەی کاروباری هونەری و لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کام شار بێگومان هەرە بێت ساڵانە تەقیمێک هەبێ وانی هەڵسەنگاندن ناکەن نیتانە هەڵسەنگاندن ئەگەر هەڵسەنگاندن بکەن چ شارێک لە هەرێمی کوردستان هەیە کە زۆر ژینگەیەکی خاوێنی هەیە و خەڵکەکەی زۆر گرنگی پێدات دیسانەوە ئەڵم مەبەستم جیاکاری نییە مەبەستمەوەیە وەکو چاولێکردنێک وەکو هاندانێک بێت وڵی ئەمە هێستا تەقیم چوام لە ئەمن بەخۆم وەکووە دەستی ژینگە ئەو هەستەنگانەمان نەکردیە پێشتی هەبووە قەدیم ئەم ببینم دێ ساڵانی قەدیم ئەگە بەبێت بێتەوە ئەمن لەوانەیە تەمەن گەورەتر بیر هەندێک لە ساڵی هەشتاکان دەبینم هەبووە زمانی قەدیم بڵێم زمانی سیستێمانی هەڵبژاردرا وا بزانم بە پاکتی شار جارێکیان هەستم پێ کرد ئەو کاتی گچکەم و تەڵەبەی قوتابخانە بووم لە دای بووم ئەو تەقیمەم دیتیە بەس هەتا ئێستا تەقیمەک نەکرا بەسڕەحەت ئەوەم بینی بووم بەس احتیمالیش هەبی لە گەشتیار لە دەستەی گەشت و گوزار هەبێتن ئەو تەقیمانە بەڵام ئێستا وا گۆڕایە تەقیمۆکی پێشان نەمایە بۆ نمونە ئێستا زۆربی سیارە و ساوەی گشتی ڕکای گشت چیندا شوێنی گەشتیاری زۆری هەبی ئەوێ زۆرتری پیس دەبی بەڕاستی بۆ نمونە ئێستا شاری هەولێر وەرگری بە نمونە شاری سلێمان وەرگرین ساری دۆک هەموو شوێنی گەشتیاریان زۆرە بە تایبەتی هەولێر خەڵکانێک زیاتر دەگەت ئەگەمە هەڵسەنگانی لۆ بکەین ئەگەوی تو باست کرد تەقیمی بکەین معنە بۆ نمونە ئەو ساڵ چەند گەشتیار چوتە سلێمانی چەند هاتە هەولێرێت چەند هاتە ئەو داتانە هەیە معنە دێ ئەوەندە ملیۆنە گەشتیارە هاتی سەردانی شاری هەولێر و ناوچە گەشتیاریەکانی کردیە چەندە گەشتیار زۆر بی حتمەن پیسبوون زیاتر دەبیت بەڕێز ئازاد نووری بەڕێبەری فەرمانگەی کاروباری هونەری لە دەستەی پاراستن و چاکسازی ژینگە سپاس بۆ تۆ کە بەم بەیانی نەورۆزە لەگەڵ ئێمەدا بووی سپاسی بەش دەکەم زۆر سپاس و نەورۆزتان پیرۆز زۆرن ئەو کەسانەی خەمی پاراستن و هێشتنەوەی کللتوری کوردیان هەیە لە بەرگەی چیرۆکی من باس لە چیرۆکی خاتونێکی شاری سلێمانی دەکەین کە کار بۆ پاراستنی جلوبەرگی کوردی دەکات چەند ساڵێکە وەکو دیزاینەر کاری چنین و دیزاین و لە بەرکردنی جلوبەرگیش دەکات یعنی ئەمە زۆر گرنگە خانمان ئێستا ینی وەکو بزنسێکیشە جگە لەوەی هاندانە بۆ پاراستنی دابوونەری و کللتوری کوردەواری بەڵێ ئێستا بەشێکی زۆریشیان هەیە کە هەوڵ ئەدەن جلوبەرگی کوردی وەکو جاری جارانی لێ بکەنەوە و بزنسەکان هەر بەو جۆرەیە هەندێک شوێن هەیە ئێستا بچی بۆ لای داوای مۆدلێ بکەیت کە دوور بێت لە جلی کوردیەوە و لە دیزانی جلی کوردی بۆت ناکە ئەوم زۆر پێ باشە با بچین بینەربین و دارەگەڕێنەوەلاتە چیرۆکی من بڕگەیەکی تایبەتی بەرنامەی بەیانی 24 کە گرنگی دەدات بە چیرۆکی ئەو کەسانەی کە لە بواری کولتوری و هونەریدا خزمەتیان کردووە. ئەمڕۆ باز لە چیرۆکی خاتونێک دەکەین کە چەندین ساڵە لە بواری دیزاین و چنیندا کار دەکات بۆ زیندووکردنەوەی جلوبەرگی ڕەسەنی کوردی. من ناوم نسار ئەمین ئاغایە دانیشتی شاری سلێمانیم مامۆستای هونەرم لە قوتابخانەیەکی ئەهلی لەبەرەوەی حەز و خولیای خۆم بووە کە کۆلێژی هونەر تاوا بکەم بەشی دیزاین بە پلەی نایب لە بەشی دیزاینە تاوام کردووە ئەو چەند ساڵە زۆر دەمێکە ئەنی نازانم بیرم لە ئەلەم ناڵێ من حەزم لە کاری دەستی بووە زیاتر بیرمیە زۆر بچکۆلە بوومە چۆن قوماش و شتمە بڕی و شتم پێوە ئەکرد و ئیتر حەزم لە ئیشی دەست بوو من زۆر حەز ئەەکەم کولتوری نەتەوەی کورد بە تایبەتی بمێنێتەوە
ماڵێن ئەم جیل لە هیچ نازانێ لە جیلی ئێستانە ئێمە ئەبێ ئەم کولتوری خۆمان بەردەوام نوێکەینەوە و دایمەن حەزەکەم نەشێوێنرێ کولتوری کوردی بە تایبەتی کولتوری نیشتیمانەکەم نەتەوەکەم خاکەکەم ئێمە بە چیۆ ئەنازین بە چیۆ ئەناسرین ئێمە بە کولتوری نەتەوەکەمانەوە ئەناسرین. ئەمەش بە شەکل لە دیزاینەکانم ئیتر بە ئەنواع جاریتیایە طبعاً ئەمە مۆزلینە هێناومانە ئەم چنینانەمان لەسەر کردووە ئەمەش تافتە ئەمەش بە هەمان شێوە کراسەکانی ئەمە بەستەنیا هینمانتیا بەکارهێناوە پولەکە زەنیانەیەتیانە شێوازەکەی ئەمەش بە هەمان شێوە هەر زانیانەی ڕوودە هیچ شتێکی لەگەڵ نییە تاو بەم شێوازە هەمووی سفت و جوان ئەم دیویشی ئەڵەی مەکینەیەکە سەیریەکەیت هەر لە ئیشی دەست ناچێنە دەزوێ قەرەباڵخە نەهێنێک ئەمەش ڕەنگەکانمان گۆڕیوە شین و ئابە تۆنات هەیناومانە کاڵ و تۆخماتیا بەکارهێناوە سیلڤەر و زەردی ئاڵتونی. نوروزی ساڵانی ڕابردوو لەگەڵ ئێستا چ جیاوازیەکەیە خانمان چۆن خۆیان حازرێک لە کاتی نەورۆزە زیاتر؟ طبعاً بە خۆشحاڵیەوە چەند ساڵێکە زۆر احتیمام بە نەورۆز ئەرێت بە تایبەتی کولتوری کوردی ڕەسەنایەتی نەتەوایەتی نیشتیمانی پێوە دیارە سیرەکەی مەسەن بڵێن خانمی وا هەیە لە تەمەنێکە ئەم سەر و بەستە و لاگیرێ ئەبەستێ زۆر جوانە بەڕاستی دەسماڵ و چەفتە و جلە کوردی قەیمێکە ئەم قماشە تازانەی کە هاتووە تەوانێ خۆی قەیمی بۆ بەڵام بە تازەی سە دروستکراوەتەوانێ یعنی دیمەنێکی جوانەیات بە خانمان و خەڵک زیاتر بەڕاستی دڵیان خۆشە بە نەورۆز. جگە لە بابەتی جلوبەرگیش لە ناو ماڵەکەشدا زۆر بابەتی کللتوری بەدی دەکرێت چەندە ئەوەش ڕەشاوت کردووە بەدەکانە زیاتر کولتوری بێت و ینی مۆرکی کوردایی پێ فەرموو ڕاستەکە من بەڕاستی حەزم لێ لە ماڵەکەمە مڵکی کوردی تیاابێ مۆرکی کوردی تیاابێ بۆ نمونە سێری فەرشەکان مەکەی هەموو فەرشی قەیمیە کۆمبارێکمدانە ناوە لەبەر ئەوەی خۆم حەزەکەم ڕەسەنایەتیەکە هەر بمێنێتەوە لە بەعزە شتێکە مەسم بڵین تابلۆکانە لە ژووری ناخواردنەکەمان بۆ نمونە سەماوەێکی قەیمیمدا ناوە قماشێکە ماوە بەسەریا ئیتر قۆریکی زۆر کۆن زۆر کۆنە قۆریەکە یعنی لاوانەیەهی 6 ساڵەمەوە پێش بێت هەستەکەی سەردانی مۆزەخانەیە ڕاستەکەی سپاس دەکەم حەزەکەم بمێنێ ینی نازام لە نەخمە ئەو شتە حەزەکەم دایمەش زۆر دڵم بە حتا کە جاجمێکە بینم لە شوێنێک دڵم پێکرێت و سەرچم سێری شتەکاکە. زلوبەرگی کوردی بەڵام یەکشتمان کەمە بە تایبەت بۆ پیاو یان پیاو دەتوانانی ئیزافەی بکە کلااو جەمەدانی ئیزافەی بۆ ئەکەن بۆ ئەکەن بەختیار مامەستەنیمان لەگەڵا شارەزای لابستنی کلااو جەمانە و جلوبەرگی کوردەواری و بابەتانە لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت لەسەر بابەتانە قسە دەکەین بەخێر بێت جەژنیشە پیرۆز بێ جەژن لە ئێوەش پیرۆز بی سەری ساڵی کوردی و بەهار و نەورۆز لە ئێوە و لە سەدەم کوردستانیان پیرۆزبی سپاس بە تۆ کاک بەختیار جارە ئیشمان زۆر پێێتە هەر ئەو تۆزە سڵاو و چۆن چاکێ بەس بۆیکە بڵین هاتووی ئێستا یەک تۆز بەجێ دەهێڵین دوای ئەگەڕی نەولات ئەبێ هەم جامانە بکەیتە سەر ئەو هەمنیش حەزەکەم شتێک تاقیکەم هەرچەند بۆجلی جدان نابێ بەس قەینە من حەزم لێتی دەمانوێت بزانین لە پەشەکانی دیکەی کوردستان جەژنی نۆرۆز ئاگری جەژنی نۆرۆز چۆن کراوەتەوە و چۆن ئەمڕۆ بەڕێ ئەکرێت هاوکارانمان لەگەڵ کاتە باچینە لای حەسەن کاکۆ لە دیار بەکرەوە. حەسەن جەژنت پیرۆز بێ و هەموو ساڵە هەر بە خۆشی و شادی
پێمان بڵێ کە کەش و هەوای دیاربەکر چۆنە لە ڕووی ئەم جەژنانەتەوەیە کە ساڵانە لە هەموو بەشەکانی کوردستان جا هەر شوێنێکی و بەپێی ئەو ئازادی کە تیا هەیە ئەتوان ئەو جەژنە بکەنە بابزانین لە لای ئێوە چۆن بووە. سلاف صوبان سلاف هکار جشنوای نوروزی پیروز به براستی هلبت نوروز باکور نوکی باشور نوسا با آهنگان و به سیران و کیف و جوش هنه که فرق و جدایی هست زیادتر به داره دبن باندور سیاست در باسته بله بله دیسا خلق جلو برگن خواهی کردی لخواه دکن جلو برگن خواهی نتوی لخواه دکن در دکون قادا و پیام خواه دادن ایرو لقادا نوروز یا دیاربکر تیچاوره کرن کو گرک انسان لوی داره کم ببن بجبن لی بله خمکه یا کردان لوی داره هیا خمکه یا ولاتیان هی اوجی جبر ارتهج مرا شکود انجام ویده جی 50,000 زیادتر ولاتیان جان خواهش دست دایی بو جبر ویکه رنگ صحنه رنگ دکه زیادتر رش ایرو لی بله نتنی لدیاربکر لجزیره لباندرما لپانوس و بازی دا آگریه هر دیسا لجیهان بیل کونیایه لوان هرما لگله ده نوروز بده پیروز کردن میتاسانجار هفسر که گشتیه پارتیا HDP دل وداره ده گوتاره که پیشکش بکه لوداره هر وقتی ما گوتیم ولاتی هدیه دی کم دم لی بله قاد هج بو ولاتیا نهاتیه وکرن خلق تیتا برداره قادره تیتا ارجه کو ام نهاله وکه دریه پروتکل جهر تیتا ناسک زانین پشتی کل گرین دنابا هندور ده هاتا تمام کردن دی ولاتی و سیاست مدار و خلق دیش بو قاده بینه بردان لوی داره مهوان کیه مهیا هر وها هفسرو که رخستنا HDP یه دیاربکر زیاد جیلان لگلمه اما هر لگلبی اما با اخوان سلاف و رسما مسته نوروز و پیروز بده باش نوروز وجی یا گل مجی پیروز به سلاف بله مرا بابا ام بدون وجی جلین رج زیادت لخوای کرینه جبر و حزنه جبر و خما برکتین ارتهجه لوی داره یعنی جداهی نوروزا ای سالم زانن جداهیدن فرقتره لی بلی هم تخوازم هوش مره بیجن ایرو ده برنامه چه عبره وقت نوروز دیسا وجینه دیسا برخدانه دیسا تکوشینه لی ای سال جبوکو پشت ارتهجه ام نوروز پیروز کن نوروز همان وقتی دا بیرانینا قربانین ارتهجه لی خودی درکتنا مالباتن ارتهجه لی خودی درکتنا میلیونان ایک بی وارو بی جهمانه کو ام بقیرن بیجن ام هی برین تازه لگلی خواه قادی در کردن همان وقتی دا ام پیواجوی هلبجارتن دانه ام نوروز ای سالین بکن ستار تا سرکفتنا پیواجوی هلبجارتنه لسر دکه لسر صحنه سالن در باس بوی گلک استران و گووند و شاهی هبو ای سال ده چه هبه؟ ای سال ما داخل زرنا دستور ندا ما گوتیل سر صحنه و گووند تنبه ام شینی نش بر ویا کر رنگ ما نوروز 2023 رشه و اشخام وی نوروز دیاری قربانیان ارتهج مالبات وان و گل خوی ارتهج زدت کن و دنگ بیش و هبن لسر موزیک هیا دنگ بیش زیهن سر دکه او سترانجی بین گوتن لی د فرماتا لی خودی درکتنا مالباتن ارتهج دا د فرماتا بیرانینا ارتهج زدن قربانیان ارتهج دا او دوی فرمات دا بیانی هنک اغت شالیتن و هلبجارتن جی نزیک دبت پیام سیاسی هونه چه پیام بده ام دبیجن وی نوروز اوغر کرنا دستورداری AKP و MHP اجبو سر سرگوی دیروکه او ایرو به میلیونان انسان بقیرن بیجن AKP و MHP میعاد خاطجی کریه اموان اوغر کن سرگوی دیروکه سروکی گشته جهت خلشتارو سردان HDP کربو وی علی پشتگیری یک دستگاه هیچ با کلشتارولویان هیچ گفتگو هنده یعنی گفتگو این پارتیا ما هیا لی پارتیا ما 2021 دا 27 ایلون دا دکلاراسیون کی دکلاره کربو سر 11 خالان وان خالی موان پیوان ما هیچی بردوام دکن اموان اساس دکن جخود صحبت دوهین داجی و داخیانی چاپمنی داجی او درکتن پیش ام هیوی دکن وی پواجه سرکفتی و لها گلان دا لها گلی کرده گور برجواندین جواکه پیش بکه مرحبا پیروز کن نوروز گلی خواه پیروز کن کرم کن زیاد جیلان هفسرو که رخصتنا HDP لدیاربکر لگل ما بو ساعت ده دل و داره ده دست پی بکه هر وها پشتی ساعت ده دست پی بکر هلبت همو رنگو چالاکی نوروز لدیاربکر ام ده بینن سر شاشه کردستان 24 بله زۆر سپاس دەکەین هاوکارمان لە
دیار بکرەوە لەگەڵمان بوو حەسەن کاکۆ بەڵێ هەروەکو خۆشی باسی کرد کە ئەوان ئەم نەورۆزە بۆوان جیاوازیەکی دیکەی هەیە وەکو نەورۆزەی دیکە نابێت چکە لە تورکیا و باکووری کوردستان هەروەها لە ڕۆژئاواش بەهۆی ئەو بوومەلەرزەوە زیاتر ماتەمینیان گێڕاوان بەڵام لەگەڵ ئەوەشە چەند ئاهەنگێکیان دەبێت باشە دیار جەمال وەردەگرین لە قەرداخەوە لەگەڵمان دەبێ دیار سڵاوت لێبێ نەورۆزت پیرۆز بێ دێنە لای تۆ بزانین کەش و هەوا چۆنە خەڵک چۆن پێشوازی لە نەورۆز کردووە بەڵێ نەورۆزتان پیرۆز بێ ئێمە لە قەرەداغین دیارە بە درێژایی ڕێگاکە لە سلێمانی و کە گەشتینە ئێرە بارانێکی بەخوڕ ڕەبارێ ئێساوەکو لە دیمنەکانە دیارە بارانی چاکە بارێ لە قەرەداغ سەرباریەوە خەڵکانێک هاتوونەتە دەرەوە بەڵام ژمارەیان زۆر نییە ئەوەی کە هەیە بە پەنجەکانی دەست دەژمێردرێن نزیکەی 20 خێزانێک هاتوونەتە دەرەوە ئەوانشی کە هاتوونەتە دەرەوە کەپریان هێناوە لەگەڵی خۆیان بۆ ئەوەی کە لە کاتی بارانبارین بچنە ژوورەوە هەمویان چونەتە ژوورەوەکەوە تاکە لە ماڵەکانی خۆیان من چونکە بارانەکە زۆرە بە پێی وتەی کەشناسی کە ئێمە پەیوەندیمان پیانەوە کردووە بارانبارین تاوکو کاژمێر 11 بەم شێوازە بەردەوامە بێ لە کاژمێر 11 تاوەکو کاژمێر 2 تۆزێک کەشواوە خۆشە بێ بەڵام ناوبەناو هەر بارانە بارێ بەڵام لە کاژمێر 2 بەدواوە بارانبارین بە شێوەیەکی بەرفراوان سنی پارێزگای سلێمانی و قەرەداغ و ناوچانە دەگرێتەوە واتە بارانبارین و کاتە زیاترە بێ من ئەمەوێت ڕای چەند هاوڵاتیەک وەربگرم بۆی بچمە لایەن و قسەیان لەگەڵا بکەم بیان دوێنم کاکە سڵاو لێبێ ئەگەر بێی تاکل تۆزە قسەمان بۆ بکەم منەمەوێ ئەم خێزانە بدوێنم دیارە ئەمانەی کە لێرەن زۆرینەیان لە ڕۆژاوە خەڵکی ڕۆژئاوان لە بازیان دانیشن سڵاو دەبێ نەورۆزت پیرۆز بێ ئێوە چی پامێکتانێ ئەمڕۆ چۆن بۆ هاتنە دەرەوە بەم بارانە باران زۆرە خە بە زیادە بەس چی بکەن ناچارم جەژنی نۆزە بۆ هەموو کەس پیرۆز دەکەن و چۆنە وەڵی زەرمایە و باران و چ پێشە خۆشە نەورۆز بەم شێوازە کە ناو کەپرانە ناوکەم ناوەڵە خۆش نییە بەڵام ئێمە نەچارم بە هاتن بۆ جەژنی نۆز بکەن بۆ هەموو ساڵ دەستە خۆش بە زۆر سپاس ئەمێ باسەوە بکەم کە تیمەکانی بڵێن فریاکەوتن و هەروەها هاتوچۆ و ئەمبوڵانسەکان تەندروستی هەمووی لێرەن بەڵام خەڵکانێکی کەم هاتوونەتە دەرەوە هەرچەندە کە لەیەک دوو ڕۆژێکە کەشناسی باسییان لەوە کرد کە باران هەیە بەڵام خەڵکانێک ناوبەناوەیەنە دەرەوە بەڵام ژماریان زۆر کەمە بەڵام ساڵانی پێشوو ئەم کاتە خەڵکانێکی زۆر لێرە هەبوو و قەرەباڵغێکی زۆر هەبوو ئەمساڵ بەوەی کەشوهەوە کەمترین کەس هاتوونەتە دەرەوە بەڵێ سپاس دەکەین دیار کە لەگەڵمان بووی هەروەکو باست کرد پێشبینیەکان ئەوەیە کە لە کاتژمێر 2 ئیتر کەمێ خۆشەکات بەشکمی شەڵاوان بتوانن تر لە دوای کاتژمێر 2ەوە تۆزە بێنەوەنە ناچار نەبن حاڵی شڕەوە براد وای گەشتێکی باش میوانەکەمان دەگەڕێن و لای بەختیار مامەسەنی کاک بەختیار دووبارە بە خێراتنت دەکەین ماشەڵڵا خۆت ئەو کڵاو جەمەدانی جوانە ئەم جلو بەرگە لەگەڵ ئێمە تەنسیقی کردووە حەز دەکەی دەڵێ شەو تەلەفۆنمان کردووە تەنسیقێکی باش دروست بکەین زۆر سپاس کاک بەختیار چەندە ئەم کارە دەکەی بەستنی کڵاو جەمەدانی و جلوبەرگی کوردی و دووبارە هیوای سەرکەوتن لە بۆ جەنابتان سپاس بۆ ئەو بانگەشتە لە تەلەڤیزیۆنی کوردستان 24 بەڕاستی ئەوە شانازیە لە بۆ من ئەمن لە ساڵی 1993 دەستم بەو کارێک کردیا ئەو کاتی گچکە بووم زۆر گچکە بووم ئەوەل جاری بابم بەڕاستی ئەو ئیشەی ئەوە کرد دیار بوو کەتینە بوارێک بەڕاستی نەمتوانی بەداخەوە ینی قوتابخانە بەردەوام بم ئیدی بووە هۆکاری ئەوەی کە لایەک هەر بژێرم یان ئەوە تا قوتابخانە کڵاو جەمەدانی ئیدی بەڕاستی خۆشویستنی ئیشەکە دیار بوو زاڵ بوو لەسەرم کاک بەختیار با من ئەمە بێنمە با ئەگەر جوانە لێم با هەر لە سەرەتای قسەکانمانەوە هەر با لەسەری من بێ ئەگەری جوان نەبوت پێم بڵێن جا نازانم ئەوەستێ خۆی باوە هەبووەستە یەکسەر ماشەڵڵای لێ با خۆشم ببینم زۆرم بەدڵە
ئەڵێ هەر بۆ من کراوە بابزانین جۆرەکانی پێشتر تەنسیخ کراوە ئێستا تابانی بڵێن با بێمە ئاگامان لێ نەبووە چی لە بەرەکە کەس باوەڕ ناکات لەگەڵ جلەکانی منیش هاگونجاوم باشزانم کامیان لەگەڵ منیش دەگونجێ پێش پرسیارەکەت یاڵە بابزانین کامیان باش ئاخیرکار بەرێ ئەرێ وەڵا ئەمە هیچ شوێ ئەمە زیاتر لەسەرکردنەکەی چۆنە کاک وەختیارەکەی ئەو حکاک بەو شێوازە یەقیز بینە پێش نیچەوە تەواو بوو ڕاست بوو ئەوها دەکرێت تەواو ئێستا ئەمە هیچ شوێە بەستنی کوێی پێڵەنجا ئەم بەستانە هەستەکەم لێ منەوە دیارە هەر دانەیەکی جۆرێکە بەستنەک وەڵاکە جوانە هەستم کرد پێکەنی پێکەنەکەم بۆ بکە جوانێ تەسەڕم ناکرد چون وتی ئەگەر جوان نەبوو لێم پێم بڵێ زۆر جوانە باش سپاس باس شێوازەکان لە حقیقەتدا ئەگەر جوان نەبی ئەم بڕە قسە لە ڕوومە لە ڕاستیدا زۆر جوانە پیرۆستاندی بەسەر درێژ خۆش لە سەری اینجا بابزانین جۆری بەستنەکان هەر دانەیەکی و بە نوع ئەگرێدراوە جۆرەکان چین بۆ کۆ ئەکرێتە سەر هیچم ناوچەیەەکە ئەمە جار ئەمەی هاکار هیچ شوێە ئەوەی کاکار لە سەری کردووە ئەوە دوو جەمەدانیا منتیقەی بەڕاستی بەحام بەگشتی زراری لەسەر دەکەن برا دۆستی خۆشم زراریمە ئەوە تەنسیقەش جانەڵی نەموتوە پێ تەلەفۆنم وەرە لە ڕاستیدا منتیقەی باڵەکایەتیش زۆر پێیان جوانە دەبینم پیاوە بە تەمەنەکانیان لەسەر دەکەن ئیدی شتێکی هەتا سەرێسقان ڕەسەنە ئەوەی ژن هەروە بووە یان هیچی پێوە نەبوو ئاوها ببەسرێت و لە ڕاستیدا ئەوە بۆ ئافرەت نەکراوە بەڵام ئافرەت خۆی لە خۆیدا جوانە یعنی هەرچی لە سەریکا و لە بەریکا جوان ئەوە هین پیاوە بەڵام بەڕاستی ینی زۆر جاروێ ئافرەتیش لەبەر جوانی شتێکی کۆنە لە دێر زمانەوە دروست کراوە دای ئەگەڕێم و بەلات بابزانین کێ ئەمانەی کردوتە سەرمادە مەمە هی پیاوە کاک وەختیار لەگەڵمان بمێنێتەوە مەجلیسەکە لەگەڵ تۆ خۆش ئاوەدانە بەڵامی تر نەورۆزە دەبێت زۆرترین پامنێت وەربگرین لە هەولێر ڕێناس علی لەگەڵمان دەبێت بزانین ڕێناس سڵاوت لێ بێ بەیانی باش و نەورۆزت پیرۆز بێ نەورۆزی پیرۆز بێت یەک جلی کوردی جوانیشی لە بەر کوردە بەیەکە خۆمان حاضر کەشەکە چۆنە لە کوێی تۆ ئێستا گەشتیاری لێیە هەکار و سۆڤان جەژی نەورۆزتان پیرۆز بێت لە خۆشییا بن ئێستا تقریبان نزیکم لە خانزاد خەڵک هاتۆتە دەرەوە تەنانەت لێرە شای هەڵپەرکەش دەستی پێ کردووە کەشوهەوای هەولێر کەمێک باشترە لە ناوچەکانی دیکە سارد نییە هەورە بەڵام وەکو پێشبینەکانی کەشوهەوا دەڵێت لە نیوەڕوان بۆ نزیکی نیوەڕۆ دوای نیوەڕۆ باران دەبارێت بەڵام هێشتا هەر خەڵک هاتۆتە دەرەوە لێرە خێزانێکی زۆر دەبینم کە بۆ گەشت هاتوونەتە دەرەوە و لەگەڵەوەشدا ڕێگا زۆر قەرەباڵخ نییە هاوشێوەی نەورۆزانی پێشووتر بەڵام خەڵکیش لە دەرەوەیە تیمە تایبەتمەندەکانی هەم هاتوچۆ هەم ژینگە پارێزی هەمەوانی کە ئەمنێت و ئاسایشی شەقامەکان و سەیرانگاکان دەپارێزن لە دەرەوەن و بەبەردەوامی ڕێنمایی خەڵک دەکەن کە چۆن بتوانن پیرۆزبایی خۆیان بگەێنن بە شێوەیەکی باش و پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن لەگەڵەوەشدا پاکوخاوێنی ژینگەش بپارێزن هەموو نەورۆزێک بۆ لەگەڵ جژنەکانی دیکەشدا کە خەڵک دێتە دەرەوە بۆ سەیران و بە درێژایی بەهاریش تیمەکانی ژینگە پارێزی لە سەیرانگاکان چۆن دەڵێ گروپی تایبەت پێک دەهێنن بۆ ئەوی بتوانن ڕێنمایی هاوڵاتیان بکەن و کیسی خۆڵیان بەسەردا دابش دەکەن و پێشیان ئەو ڕێنمایانەشیان پێدەدەن کە بۆ ژینگە پارێزی ئاماژەی پێکراوە بۆی بتوانن ئەوانیش هاوکار بن ئەمە جگەلەوەی کە تیمەکانی هاتوچۆ بە بەردەوامی شقامەکان دەپارێزن و ڕێنمای شۆفێران دەکەن بۆەوەی پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن قەرەباڵخی دروست نەبێت چکە هەموو نەورۆزێک قەرەباڵخی دروست دەبێت یعنی ئەوەی کە دەیبینن ئەکار سۆڤان یعنی هەمووی بەشێکی هاوڵاتیانن من ساڵی پێشووتریش هاتمان جێگای زۆر قەرەباڵخ بوو بەڵام ئەم ساڵ کەمتر قەرەباڵخە بەڵام با ببینین بزانین کەش و هەواکە چی لێ دێت خەڵکێکی زیاتر دێتە دەرەوە یاخود بەم شێوەیە دەبێت جارە سەر لە بەیانیە باشە دەستەکانت خۆش بێ ڕێناس تۆ بەجێ هێڵین ئەمانە بزانین لە دوهۆک چه خەبەرە چ دەنگە چ باسە خەڵک چوونەتە سەیران کەش و هەواکەی چۆنە لەوێوە لە دوهۆکەوە هەڤرێستمان لەگەڵە هەڤرێست ڕەجەب
جواب زانین هەڤڕێستی جلی کوردی لەبەر کردووە یان نا من لێ مۆدیار نییە ئێستا من دیارە لەبەری نەکردووە باشە هەڤڕێست سڵاوە لێ بێ جژنە پیرۆز بێت کەش و هەواکەمان بۆ باسکە ساردا خەڵک چوتە سەیران باسی تیمەکانمان بۆ بکات چۆنە ناو شارا بڵاوە پێکراون بەگشتی ئەمێ بزانم کەشی نەورۆز لە دهۆک چۆنە. بله سۆڤان و هەکار بەیانی باش بژن جژنا نەورۆزێ و هەڕۆسا سەرساڵا کوردیجی لە هەوا پیرۆز بۆ تەڤاهیە ملەتێ کورد لە دهۆکێ ئیرۆ تا حتاوەکەوێ دەمی حتاوەکەوێ گاوێ ئەم بژن کەش و هەوا باشترە ji duhî ji ber ku duhî taviyên baharê gelek hebûnê dijwar gelek hebûn heta berî demên amade ewên ahengê li dihokî jî niha ku diyar kir hevkarê min harîkar be niha ev cada got diçête bo wan seyrangehan bo derveyî dihokê hatun û çûna xelkê baş e hên çi qerbalaxî durist nebûye em bêjin ew layanên peywendîdar li parêzgeha dihokê bo demê çend rojekê wan amadekariya xwe dikin bo asayîkirina hatun û çûna xelkê taybet kirin behsa rêveberiya hatun û çûnê bikin بۆ دەمێت چەند ڕۆژایە ئەوان تیمێن خوا بەرهەفکردنا گۆزتری 1500 کارمەندێ خۆکردنێت ئەمادەباشیە دە بۆ ڕۆژێ نەورۆزێ هەم بۆ ناوا سنتەرێ باژاری و هەرمژی بۆ دەرڤە هەرو ساوەکی پلانەوانیا ساڵانەدا گۆ چ قەربالەغی دروست نەبە دەما گۆ خەلکش ناوا باژاری دچنێت ناوا سەیرانگەهاندا و بەر و ڤاژیجی ئێواری دەما گۆ زڤرنێت ناوا باژاریدا ئەو هەردوو سایدên هاتون و چوونێ وەک بۆ هاتنێک بۆ چوونەیە دەما چوونە خەلکی بکەنە هەردوو سایت بکەنە بۆ چوونێ و دەمێ زڤرینێ جی بکەنە سایدên بەگەریانی سایدên هاتنێ ئەکەر هەر دەمێک یعنی قەربالەغ دروست ببە ڕێڤەبەریان دیتر جی ئامادەکاریان خۆکردنا بەردەوام ئێکشوان ڕێڤەبەریان تەندروستیەژی گۆ بەردەوام تیمێن وان ناوا سەیرانگەهاندا ئامادەنە چادرێک ناوا هەر سەیرانگەهێکی دەهەیە تیمێن وان لێدە ئامادەنە بۆ هەر ڕوویدانەکانە خۆستی بەردەوام جی ترومبێلن ئەمبولۆنسەت ناوا سەیرانگەهدا تێنە دیتن بۆ وان نەخۆشن گۆ پیویستی و گوهستنێت ناوا نەخۆشخانە هەبن لێدەجی هەنا ئەم بژن ڕێڤەبەریا پۆلیسان جی تیمێن خۆکردنێت ئامادەباشی دە هەم سنتەرێ باژاری و هەم جی دەرڤە الفيديو جو دما سيراني خلق دچنا تاوا سيران جهان دل نوروزه خلق امبجن معلوم الكن وان الفيديو مين خلق امجن اوتي من بوليسان جيت نافا باجاري دنا بو باراستانا معلوم الكن خلقي ودربجي يا داويجي امبجن بحث سروكات يا باجرفانيه بكم جول روج النوروزي وبري نوروزي حتى بشتي نوروزي تي من وان بردوام گوب هماهنگی دیگل امبژن کمپانیان پاکش کردنی بردام ناوا سیرانگه هدت ناوا خلکی دا دیگرن با پاراستنا جینگه هی اوجی ایک شوا خالنگه لگرن که گو بردام تکزید دلیته تکرن دما گو خلک چنت ناوا سیرانگه دا امبژن و جینگه هی بپارێزن هەڤڕێست هەرچە من تر کاتم نەما پرسیاری لێ بکەم بەس خانمی بەژن زراف خۆت لە پرسیارەکەم دزیەوە کە بۆ جلی کوردیت نەکردو دواتر بە تەلەفۆنە بێ پێم بڵێ ئیتر دەینەوە لای میوانەکەمان بۆ لای کاک بەختیار کاک بەختیار پێشەوەی کە بچینە لای هاوکارانمان باسیۆمان کەوتمان ئەمە هی پیاوانە جا چ تەمەنێک ئەمەی کردو چ جۆرێک چ کاتێک کراوە ئەمە بڵێ ئەوە دەگەڕێتەوە لەوانەیە 70 سال 80 سال پێش ئێستاکە لە منتیقەی قەراج و کەندێناوی دروستکرایە شتێکە ینی ئەو کاتانەی کە پیاوە بە تەمەنەکان کە لە سەریان کردێ دیارە جوانیەک هەبووە لەو شێوازەی لەو چنینەی هەڵبەتە ئەوانەی کە زۆر دیار بوونە لە کۆڕ و مەجلیس و بابرێن پیاوە ماقولەکان ئەمانیان لەسەر کردووە کاک بەختیار کۆمەڵێک کڵاو جەمەدانی دەبینین لەسەر ئەو مێزە هەر یەکەوت هەست دەکەی بە شێوازێک ینی بەستراوە ئەمانە دەتوانی پێمان بڵێ کامە ناوچەیە بڵێ ئێستا گەر باسی ئەوەی بکەین ئەوە منتیقەی ڕانیەی زۆر پیان جوانە کاگە جا ناویان هەیە بەستنەکەی پێڵن ناوی ڕەنگەکە شێوازی ڕەنگەکەی ئەوە زیاتر منتیقەی ڕانیەی لەسەری دەکەن ئەوەی دووەمیان زیاتر منتیقەی هەولێرێ لەسەری دەکاتن و زۆر نەوعی کەشم مالەکنە هەر لە ناو علاکەی ئەوەی خۆت چییە ئەوە زیاتر قەراج و کەندێناوێ قەراج و کەندێناوێ لە هەر لەو پارچە هاتنە خوارەی جەمەدانیەکەیەوە دیارە هەست دەکرێت ئەوەشیان ئەو بابەتەش هەری قەراج و کەندێناوەیە بەس پیاوە بە تەمەنەکانمان لەسەر دەکەن ئەمەی ناوەڕاست ئەویان بڵێ ئەویان زیاتر گەنج بەکاری دێنن لە بۆ مناسەبە و بۆنە و ئەی باش ئەی ئەمانەی تر ئەمانە چی ئەو ئەدرێتە سەر شان چی ئەمانە هەوریە ئەوە ئەستی قەدیمەکەیە خماش چیان پێوتۆ ناویان ئەوە کاتی خۆی حاجی حەسەنیان پێوتوە طبعاً جوانترین و چاکترین و ینی دەتوانم برێم هەموو بە هەموو شێوازەکان ئەوە کاک بەختیار بۆ پیاوان بەسراوە ئەوە هەر بۆ پیاوان بەسراوە کاتی خۆی ئافرەتیش بەستوێتی بەڵام
زیاتر پیاوە بە تەمەنەکان بۆنی بەستنەکەی چی بووە بۆ سەرما بووە بۆ ئەوە بووە ئاوا بەستویان و خەنجەریان کردو بەلاپایە طبعا هۆکاری هەبووە کە ئەو کاتی لەوانەیە زیاترکەوا و سەڵتە لەبەر کراوە هەوری حاجی حەسەن بە دەرێجەیەکی سەردەمی ساری 60 و 65 و 70 لەوانەیە پەنجایەکانیش هە لەسەر کرا باش کاک بەختیار لەگەڵ سۆڤانە سەرەتای بەرنامە باسمان کرد ینی ئێستا هەست دەکرێت گەنجەکان تۆزێک بەلای پاراستنی کللتور و جلوبەرگ و هەموو ئەوانە دەچن ئێستا کڕیارەکانی تۆ گەنجیان هەیە بۆ کڵاو جەمەدانی ئەوانە گەنجەکان بەکاری دێنن نەبێتە مبالغا بەڕاستی من وەکو گەنجەک بە بەردەوام هانی خەڵکمدایە هەموو چینەکان بەڵام بە تایبەتی گەنج هانی ئەوەمدایە کە کاتێک قاتێکی کوردی لە بەردەکا تەواوکەرەکەی کراوە جەمەدانیە هاتیە کراوە جەمەدانێکی جوانم لێی کڕیمە ڕاستە ئەمن لەوانەیە ژیانم لەسەر ئەو شتەی بیتن بەڵام لە حەقیقەتدا خۆشویستنی ئیشەکەشم وی کردیا کە بە بەردەوام ئەو کارە ینی خۆم جلی کوردی لەبەرکەم و هانی بەردەوام گەنجەکانیش بدەم کە زۆر باشە کاکبەختیار بۆچی ئەم سوورەکان ئەم جەمەدانیە سوورە ئەم ئێرە ڕەنگیشیان جیاوازە و ئەویانەڵی دڕاو بەس دڕاو نییە ئەوە چیە خۆی لە حەقیقەتدا سوور دەبی ئەو کەرکەرتەی هەبیت ئەوە ئەسڵەکەی ئەوە ئەستی خۆی ئەو هایە بەڵام ئێستا خەڵک زۆر مشتریەکانمان دێ دەرە کاک بەختیار حەزم لێ ئەو سپی پێوە نەبیتن خۆی کۆن نییە بەس لە کۆنە چێ لە کۆن نییە ئەویان بەڵێ مەبەست خەڵک بوو لە بەرێکڵە با لە کۆن نەچێ بۆ ئێمە بەستێ هەیە حەزی لێ ئەو سپێ پێوە نەبیتن حەز ناکەم نەخۆم مەرز نییە ینی ئێستا بەخۆی بە حەقیقەت یاک تو ئێستا جەنابی سەرۆک کەرکەرتە ینی دەبی دەستوری بارزانی دوو قل کەرکرد بتن بەڵام ئێستا خەڵکەکە دەرێک کاکەمە حەزمان لێ نیە ئەو سپێ پێوە بی کاک بەختار دەچم لە لای خەیات چادەورەکەی لێ دەکەمەوە حینەن دوو قلیش دەبەستم و گونجان ینی ڕەنگی کڵاوەکە لەگەڵ جەمەدانیەکە چۆن ئەمە ینی شتێکی تایبەتی هەیە ستایلەکە یان هەر ڕەنگێک بێ ئاسایی لەگەڵ یەکتر کاک هەکار بەنسبەت کراو جەمەدانی سۆر ئیلا دەبی سپی بیتن چکە دەستورەکە لە دێر زەمانەوە وا بووە بەڵام بەنسبەت ئەو ڕەشانە ڕەش و سپی ئیدی زەوقە خەڵکەکێ مەسەرەن بۆ نمونە وەکوزەردا ڕەش و سپیا شین و سپیا وەکووی خۆتان دەستوری خۆتان ئێستا لامە بەڵامەوە دیارە لەبەر کاتی ماوەی بەرنامەکەی لە ڕەنگە من ئەوە ناوەی خۆم بەدڵ بوو 100 جار سەری خۆم کردو حەزمەکە لە ئەمۆنیتەرەکە سپاس دەکەم زوو سەری خۆم بکەمەوە هەروە ئەمە کرد وتم ئێستا دەرهێنەرەکەش مەڵە دە سۆڤان دەبەسی کاونە جوانە هیوادارم ئەم کولتورە جوانە کە لە جلوبەری کوردی هەیە هەر وەکو خۆی پارێزراو بێت کەسانی وەکو ئێوەش کەسانی وەکو ئێوەش هیوادارم کە نمونەتان زۆر بێت پەرە زیاتری با ئەم کارە بدەن بۆی کە لە لای گەنجی کورد کاڵ نەبێتەوە یەک شت سۆمەخان بەڕاستی سۆفارخان شتێکی بە من بەخشیە ینی ئەو کارە ئەو پیشەم ئەوەیە کە خۆشویستنی خەڵک لە ڕاستیدا دەچمە هەر شوێنێک هەردام و دەستگا و ینی هەر شوێنێک کە ئەوە ئەمن ئیشم بەو شوێنە بیتن سوپاسی هەر هەموو خەڵکی کوردستان دەکەم ینی وەڵی ئەوەندە ڕێزم دەگرن باوەڕم پێ بکە ینی جاری وایە لەبەرەوەی کە تۆ ڕێزی ئەو کولتورە کوردی جوانێت هەر بمێنی بە پاراستی هەر ئەوەش دەگەڕێتەوە کە خۆشویستنی بزانە ئێمەی کورد لە ڕاستیدا ینی هەتا دەمنین دەبی سوپاسی خوای بکەین کە نازیشەکە کوردن بەختیار مامەسەنی سپاس بۆ تۆ کە بەم بەیانی نەورۆزدا لەگەڵ ئێمەدا بووی سپاس بۆ بینەدانی کوردستان 24 کە تاوە پێستا بە دیار بەیانی 24ەوە بوون سپاس بۆ هەموو لایەک دەستان خۆش بێت کە لەگەڵ مابوون هیوای ڕۆژێکی خۆش